هەرچەندە جیاکردنەوەی دەنگەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەردەوامە، ئەنجامە سەرەتاییەکان تا ئێستا ئاماژە بە سەرکەوتنی بایدن دەکەن، بەڵام هێشتا چەند ویلایەتێکی یەکلاکەرەوە بە تەواوەتی دەنگەکانیان جیا نەکراوەتەوە. هاوڵاتیانی ئەمریکا بە تایبەتی وڵاتانی تری جیهانیش چاودێری یەکلایبوونەوەی ئەنجامەکان دەکەن. لەم سۆنگەیەوە کۆمەڵێک دەرهاویشتە و کاردانەوەی ناوخۆیی و دەرەکی هاتوونەتە ئاراوە و لە دۆخی ناوخۆییدا هەر یەک لە تیمەکانی بایدن و ترامپ یەکتری بە نانەوەی پشێوی تۆمەتبار دەکەن. ترامپ بە تویتە خێراکانی کە تویتەریش بەشێکیان سانسۆر دەکات، بایدن و دیموکراتەکان بە دزین و ساختەکاری لە دەنگەکانیدا تۆمەتبار دەکات. بایدنیش تانەکانی ترامپ ڕەت دەکاتەوە و دەڵێت تیمی یاساییەکەی بەرپەرچی دەداتەوە ئەگەر ترامپ بیەوێت لە ڕێگەی دەسەڵاتی دادوەریەوە گرفت دروست بکات. جگەلەوەش لە چەند ویلایەتێک لە ئەنگرانی بایدن هاتنە سەر شەقام و داوای بەردەوامی جیاکردنەوەی دەنگەکان دەکەن، وەک وەڵامێک بۆ لە ئەنگرانی ترامپ کە لە هەندێک شوێن ئاڵۆزیان دروست کرد و داوای ڕاگررتنی جیاکردنەوەی دەنگەکانیان کرد. لە سەراستی دەرەوەی ئەمریکاش هەرچەندە بە فەرمی وڵاتان بێلایەنی خۆیان سەبارەت بە هەڵبژاردنەکان ڕاگەیاندووە، بەڵام بەگشتی وڵاتانی جیهانی بەسەر سێ بەرەدا دابەش کردووە. بەرەی یەکەم زۆربەی وڵاتانی جیهانن کە پێیان وایە هەر بەربژێرێک ببێتە سەرۆکی ئەمریکا کاریگەری ئەوتۆی لەسەر وڵاتەکانیان نابێت، چونکە سیاسەتی دەرەوەی ئەمریکا لەسەر ڕێچکەی خۆیەتی و بە گۆڕینی سەرۆک گۆڕانکاری نەرێنی لەسەر وڵاتەکانیان دروست نابێت. گروپی دووەم ئەو وڵاتانن کە ترامپ زیانی بە ئابووری وڵاتەکانیان گەیاندووە، ئەوانە بە سەرۆکبوونی بایدنیان پێخۆشترە. نمونەی ئەم وڵاتانەش ئێرانە کە چاوەڕوان دەکرێت ئەگەر بایدن بچێتە کۆشکی سپی سزابووریەکانی لەسەر سووک بکرێت کە ترامپ تاگلایانانە بەسەر وڵاتەدا سەپاندوونی. گروپی سێمیش ئەو وڵاتانن کە بە دووبارە هەڵبژاردنەوەی ترامپ خۆشحاڵن و هەندێکیان پێشوەختە پیرۆزباییان لێ کردووە، وەک پەیامی پیرۆزبایی سەرۆکی بەرازیل بۆ ترامپ. هاوکات دام و دەستگا پەیوەندیدارەکانی ئەمریکا جەخت دەکەنەوە کە تا ئێستا هیچ دەستوەردانێکی دەرەکی لە هەڵبژاردنەکە هەستی پێ نەکراوە، بەڵام وەزارەتی دادی ئەمریکا ڕایگەاند 27 پێگەی ئینتەرنێتی ئێرانی داخستووە کە کاریگەری نەرێنیان لەسەر ڕای گشتی ئەمریکیەکان لە بەرامبەر پرۆسەی هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەیدا هەبووە.